کاتێک بۆمبێک لە گۆشەیەکی ئەم جیهانە دەتەقێت هەمووان هەز بە دەنگەکەی ناکەن و پارچەکانی بەرجەستەی هەموو کەسێک ناکەوێت بەڵام لەوانەیە کاریگەریەکەی لەسەر زۆربەی خەڵکی جیهان دەرکەوێت. Порцики выносят. Люди грабят все. جەنگی ئۆکرانیا تەنها لە سوچێکی ئەم جیهانەدا نەماوەتەوە و دەرهاویشتە ئابوووریەکانی هێندە کاریگەر بوون. کەم کەس هەیە هەستی بەو قورسایە نەکردبێ کە جەنگ بۆ جیهانی هێناوەتە ئاراوە. جەنگی ئەم جارە چەندە سەربازی بوو، هێندەش ئابووری جیهانی تووشی کێشە کرد. جەنگ لە هەموو ماڵێکدا ڕەنگدانەوەی هەبووە. کاریگەری جەنگ چۆتە سەر سفرە و خوانی زۆر کەس لە تەواوی وڵاتانی جیهاندا بە هەرێمی کوردستانیشەوە. زۆرێک لە جەنگەکان گرانی و قات و قڕی بە دوای خۆیاندا دەهێنن، برسێتی و هەژاری و نەداری و ئاوارەبوونی لێکەوێتەوە. ئەو جەنگە ئەگەر بۆ ئۆکرانیەکان وێرانبوونی ماڵ و حاڵ و ئاوارەی بەدوادا هات بێت، بۆ خەڵکی دیکەش لەم جیهانەدا بێزیان تێ نەپەڕیوە، هەر کەس لای خۆیەوە بە جۆرێک باجی ئەو جەنگە دەدات. جەنگ ئابووری جیهانی دووچاری شڵەژان و ناسەقامگیری کردووە. جیهان بە گەمارۆ و سزای ئابووری بەرەنگاری ڕووسیا بوونەتەوە، بەڵام وەک چۆن لە مۆسکۆ نرخی کاڵا و پێداویستەکانی خۆراک بەرز بوونەتەوە، وڵاتانی ئەوروپا و جیهانیش لەو جەنگە ئابووریە بێزیان دەرنەچوون. کێشەی سوتەمەنی و وزە یەکێکە لەو ئاڵنگاریانەی وڵاتانی یەکێتی ئەوروپا بەرەو ڕووی بوونەتەوە. دانەوێڵە و خۆراک و پێداویستەکانی ژیان هەموو تێکڕا نرخەکانیان بەرز بۆتەوە و تێپەڕاندنی زستانێکی سەختیش بۆتە خەمی زۆرینەی ئەوروپیەکان. چونکە دڵنیانین جێگرەوەیەکی کارای غاز و سوتەمەنی ڕووسیایان پێبگا و دەوڵەتەکانیان دەرەقەتی ئەوە دێت بە خێرایی چارەسەرێکی ئەو بارودۆخە بکات کە جەنگ خوڵقان دوێتی یان نا. ئێستا سەر بە هەر مارکێت و بازاڕێکی وڵاتانی ئەوروپادا بکەیت، بە ئاسانی دەزانیت نرخی خواردەمەنی و نان و پێداویستە سەرەکیەکانی ژیان چەندە بەرز بوونەتەوە، بە تایبەتی ئەگەر بە پێش جەنگ و ساڵانی ڕابردوو بەراوردی بکەیت. ئابووری وڵاتانی ئەوروپا هەرچەندە بەهێز بووە و بە بەهێزی بینراوە، بەڵام ئێستا خەڵکی بە ئاسانی هەز بەو بارقورسێ دەکەن کە گرانی خستوێتێ سەرشانیان. ئەوانەشی زیاتر باری سەرشانیان قورس بووە، ئەو خەڵکانن کە داهاتیان کەم و مامناوەندە و سەرەڕای بەرزبوونەوەی نرخەکان هێشتا هیچ زیادەیەک نەچۆتە سەر موچە و داهاتەکانیان. بە تایبەتی بیانیەکان زۆرتر کاریگەریان لەسەر دروست بووە. بۆ ئێمە گرنگ بوو لە ڕێگەی گوزەرانی کوردەکانی ئەوروپاشەوە چ ئەوانەی مارکێت و دوکان و خواردنگەیان هەیە یان ئەوانەی کڕیارن و دانیشتووی ئەو وڵاتانن ئاستی ئەو بارودۆخە بزانین کە بەهۆی گرانبوونی خۆراک و پێداویستە سەرەکیەکانەوە ڕوبەڕوویان بۆتەوە. ئەم بارودۆخە تەنها لە وڵاتێکی ئەوروپیدا ڕووی نەداوە و هەموو وڵاتان هەریەکە و بە جۆرێک دووچاری بەرزبوونەوەی نرخی خۆراک و کاڵا و پێداویستە سەرەکیەکانی ژیان بوونەتەوە. لە ئەڵمانیا، هۆڵەندا، سوید، هەرێمی کوردستان هەریەکە و بە شێوازێک کەوتونەتە ژێر کاریگەری دەرهاویشتەکانی جەنگەوە.
ئەڵمانیا وڵاتێکی گەورە و بەهێزە لە ڕووی ئابوووریەوە، بەڵام ئەو ڕۆژەی من گەشتمە وڵاتە وەزیرێکی ئەڵمانی داوای لە خەڵک دەکرد کەمتر لە حەمام بمێننەوە و ڕەچاوی بەکارهێنانی غاز و وزە و ئاوی گەرم بکەن. پیاوێکی ئەڵمانی کاندامی شارەوانی ناوچەیەکە و زیاتر لە 40 ساڵە خزمەت دەکات، داواکاری وەزیرەکە و دۆخی ئابووری و هێزی وڵاتەکەی لە بەرەنگار بوونەوەی ئاستەنگەکانی بەردەم دابینکردنی وزە و کۆنترۆڵکردنی گرانی لە ڕوانگەی هێزی وڵاتەکەیەوە بۆ ڕوون کردمەوە. ئەڵمانیا وڵاتێکی بەهێزە و پلانی بۆ کێشەکان دەبێت. داواکاری وەزیرەکەمان بەهۆی گرانبوونی نرخی سوتەمەنی و غازەوەیە. لەگەڵ ئەوەشدا ئەم ساڵ باران کەمتر باریوە بۆ ئەوەیە خەڵکی زیاتر دەست بە ئەوەوە بگرن. ئێمە بەهۆی جەنجی ئۆکرانیاش ئاوارەیەکی زۆر ڕووی کردۆتە وڵاتەکەمان و کۆمەک و هاوکاریان پێشکەش دەکەین. من خۆم سەرپەرشتی نزیکەی 10 خێزانیش دەکەم کە لە کەمپێکی ئەم ناوچەیەدا. لەگەڵ ئەوەشدا گروپێکمان هەیە کۆمەک بۆ خەڵکی کۆ دەکەینەوە و لە سوپەرمارکێتەکانیش خۆراک و پێداویستەکانی ژیان وەردەگرین و بە خۆڕایی دەیدەین بەوانەی گوزەرانیان خراپە و پێویستیان بە هاوکاریە، ئەوانش دەرهاوێشتەی جەنگەکەن. بەنزین و گاز و غاز و کارەبا و وزە بەگشتی نرخەکانیان زۆر چۆتە سەرەوە. ژنێکی کورد کە لەگەڵ هاوسەر و منداڵەکەی لە ڕێستۆرانتێکی شاری بۆنی ئەڵمانیا بۆ نان خواردنێ کۆ ببوونەوە، خۆی داوای کرد ئەو بارگرانیە باز بکات کە سوتەمەنی بۆی دروستکردن و ئەو مەترسیانەی خستە ڕوو کە ئەم زستانە ڕووبەڕوویانە بێتەوە. کاریگەرێکی زۆر قورس و زۆر سەختی لەسەرمان هەیە، معاشەکانمان لەجێ خۆیەتی شتەکان لە ساسی زیای کردووە. ئەگەر بە حسابی ماڵ و مڵک بێ یان خواردن بێ، خواردنەوە بێ، چوونە دەرەوە بێت، ئەم ساڵ زۆر کەس نەیتوانیەوە سەفەرکە بە هەمان شێوە سەفەرەکان لە 30 تا 40 زیای کردووە. سعری بەڵین تارە بە پاس یان بەنزین پار ئەو نەوتەمان کە کڕی 12,000 لیتر پێویستە ئێمە بۆ خانۆکەمان بکڕین. پار لیتریمان بە 53 سنت کڕی. ئەم ساڵ بە ئۆیرویەک و 53 سنتە. ئێمەش هەموو ڕۆژە سێری ئینتەرنێتەکەین بزانین ئایا هیوادارین کە سنت بە سنت کەم بێت تا بتوانین 12,000 لیتر بتوانین بیکڕین و دابنیکین. بەڵێ بەداخەوە. خاوەنی ڕێستۆرانتەکەش خەڵکی هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە و ساڵانێکە لە ئەڵمانیا دەژی، خۆی کار دەکات و کرێکاریشی هەیە، خۆراک دەکڕێت و دەفرۆشێ و کرێی کار دەدات و باج دەدات. ئەو ورتر و باشتر ئەو بارودۆخە دەزانێ کە گرانبوون و باج لەسەر خەڵکی دروستیان کردووە. گرانێکی یەکجار بوو بەڕاستی. پێشە مەسەلە مشتری هەبوو دەیتانی هەفتەی 3 بێتە ئێرە 4 جار. ئێستا کەمی کردیتەوە. هاوڵاتی زەرمەندە لەو شتەی بەڕاستی. ئەو پارەی زیاد دەبی بداتە من ئەمش دەبی بدەمە و کابرای کە شتی لێ دەکات. بە کابرای دەری لۆ گران بۆ دەلێکا کە ترانسفێرتەکە بە گرانی دەینی. یعنی ئەو لۆریە مەسەلەن ئەو شتەیە کە گرانی کردێ، سعرەکانیان گران کردە لەبەروی ناتانی قسەی لەگەر بکەیت. کابرا دەری ئەوەندە دەبی ئەوەندەی ڕازی بێت. ئێستا ئەمە مانگانە پێشان 3800 ئیرۆ کارەبا و غاز و ئەو مادەدا. ئێستا تقریبان بوویتە 4400 ئیرۆ مانگانە. حکوومەتی ئەڵمانیا یعنی سعرێک لەسەر خواردنی دانانێ. مەسەلەن بلێتن ئەتوو دەبی گەزەکی بە 7 ئیرۆی بفرۆشیان بە 5 ئیرۆ، حەزەکەی بە 10 ئیرۆی بفرۆشە. عێلاقەی پێدا نییە. بێجگە لەوەی ئەتوو مانگانە زەریبەی دەدەی حکوومەت. هەموو چەند ساڵ جارێکش دێتە ژۆرێ بەخۆی کۆنتترۆلت دەکات. ئەو ئەوراقانەی تازرەکانیت کە ئەتوو بە ئەڵمانیا پێشان دەدەی تەماشا دەکات و باوی چەند ئەشات کڕیە، باوی چەندت فرۆشتیە و قازانجەکەت لە چێن دەرە. ئەگەر ئەدوو
هەموو ماگەی بلێ زەلەرمە دەلێ مەیکە ناهێلی بیکە ئەگەر هەر ئەوهاش بمینێ دێ کۆنتڕۆل دەکات بزانێ ئەتو وایە واقعەتەکە وایە یان وانە. هەر لەو ناوچەیەدا چاوم بە چەندین کوردی خاوەنکار و مارکێت کەوت ئەوان باشتر دەزانن خەڵکی چۆن دەست و پەنجیان لەگەڵ گرانی و ئەو بار و دۆخە تازەیە نەرم کردووە. ئەوان باسی سەبەتەی دەستی کڕیارەکانیانەکەن کە وەک جاران هەمە ڕەنگ و قورس نین و زۆر جار سڵ دەکەنەوە لە هەڵگرتنی هەندێک خۆراک و پێداویستی کە جاران بێسڵەمینەوە دەیان هێنایە بەردەم کاشێری مارکێتەکانەوە. ئەمە هەرزامان کردو بە 6 یۆرۆ. يعني حساب كان فرق پێشم جەنگە بە چەند بووە؟ 1.79 سنت يعني 2 یۆرۆ کەمتر بوو 4 یۆرۆ 400 یەک بەتڵ 4 یۆرۆ زیاتر 400 200 زیاد بەتڵ بەڵێ 6000 بۆ نرخی ئێستاشی کە 200 زیاد کردو. هذه مثل إيرا كان إيرا من صمونة. شوار صمونة لنا وأمدانا. وباركودي للسرا وهنا وخوتانا. بلا فرنية. أو بتشنده شيء شوار صمونة. دونيو. 2 یۆرۆ. بله يعني شوار دانی 50 سنت کیلو. أو سابعه کنیو به حساب با دونیو. هم 4 صمونة 1 یۆرۆ چه دست. بله. هۆکاری چییە باشە ڕاستە لە دنیا گران بۆ بەڵام هۆکارە سەرچێکی چییە؟ مەخوا زۆربەی گەرێتەوە بۆ مەسەلەی گواستنەوە بنزین و دیزلۆوان لەبەر هەمووی بە شوێنی دوورەوەیەت هەموو ئیجارەکەی زیاتر تا بنزینەکە گرانتر بێت زیاتر سەر بکەن. جارە سەرەوەشەوە تەبەن ئادوشەکەش هەمووی زۆربەی لە دەرەوەیەت هەمووی گرانتر بوو. ئەم ئاردە ئێستا وسا بە 45 سنت بە ئێستا بە 99 سنتە. خەڵک بە تاکید دەکەمە بێتەوە چونکە ئەو خەڵکی کە ئیش ناکات ئەو پارەی کە لە حکوومەت وەریەگرێت بڵێن لە جۆب سنتەر و لە سۆسیال بەڕاستی بەشی ناکە ئەو پارەی کە ئیەنێ ینی مەسروفەکەی ئێستا حکوومەت تەرخانی کردووە کە تقریبان لە ساسی 5 شت بەرز بۆتەوە لە ساسی 5 ینی جارانە شتێکە کڕی بە 70 سنت ئێستا بە یەک زیاترە. يعني شتەیە نینیکە لە 100 زیایی کردووە. سا گۆشت بۆ نمونە گۆشت جاران من قیمەمان لێرایە بە 4.99 ینی 4.99 مافرۆشت سا بۆ نمونە بۆ تێنێنمەوە سا قیمە خراپەکە بۆ بە 7.99. حکوومەت هیچ شتێکی بەرنامەیەکی ئەوەی نییە بەس بنزین لەمەوە پێش مەسەلەن بۆ نمونە بنزین لەمەوە پێش 3 مانگ لەمەوە پێش کەشتە تقریبا 2 یۆرۆ لیتری بەس ئەوە بوو حکوومەت لەسەری لا بەر زەریبە لەبەر خەڵک بێزار بوو زەریبەکەی لا بەر هێستا بۆ بە 1.7 ئاین 1.5 لە 2 تۆزە کەمترە. لیترونیەک زەیتم کڕی پەنیرێکی دەبڵ با بڵێ 16 لەگەڵ ماستێک کیلۆیەک فاسۆلیا نیو کیلۆ نیسک نیو کیلۆ معکەرۆنە 5 نانی عەرەبی لەگەڵ 4 سەمونم کڕی 20 یۆرۆ لە من سنت تقریبا کە دەکاتە 30,000 دیناری عێراقی. شۆفێرێکی تاکسی کە کۆمپانیاکەی نیو کات ژمێر مۆڵەتی داوە بە ئۆتۆمبیلەکەیەوە بچێت پێداویستی خۆراک بکرێت لە هەمان مارکێتدا سەرقاڵی کڕینی گۆشت و پێداویستیەکانی دیکە بوو. بەڵام عەلاگەکانی دەستی کەمتر و سوکتر بوون و پارێکی زۆرتر لە جارانیشی پێدا بوون. کاگا سۆماندوو نەبی؟ سپاس دەکەم مانەی جەنابتە؟ بەڵێ منیش لێرە شتم کڕی هەستم کرد زۆر گرانە بۆ من. بەڵێ مەسەلەن من لە کوردستان ئەگەر ئەو کەمیە خۆراکە بکڕم ماستێک و پەنیرەکوانە زۆرەکە نزیکی 30,000 بوو لەسەر زەیتێک و یەکبنان و ئەمانە. بەڵێ لەسەر ئێوەش ئەوها گران کەوتو ئەمانە گرانە بەو شێوەیە. ئەی طبعاً لێرەش شتەکان لە ماوەی ئەم مانگەی ئاخیرە کە شەڕی ئۆکرانی رووسیا دەستی پێ کردووە شتەکان هەمووی چۆتە سەرەوە بەعام. ینی بۆ نمونە ئێستا ئەمانەی کە کڕیومە ئێستا بای 75 یۆرۆ بوو ئەمەی بەدەستمانەوە ئەمە پێشتر بە 35 یۆرۆ 40 یۆرۆم کڕی. زیاتر لە 100,000 بەستوانێ بڵێ داوانێ شتی گرانی تیاوێ گۆشت بە چەند بوو جاران گۆشت جاران بۆ نمونە کیلۆی بە 8 یۆرۆ بوو 9 یۆرۆ بوو ئێستا بۆ بە 12 بە 13.
يعني نیوە زیات ڕۆبە زیات تقریبی 135 چۆتە سەر هەموو کاڵاکان هەموو شتێ هەموو شتێ 135 چۆتە سەری جارە ئەڵمانیا هەرزانتری بنزینی هەبوو لەو منتیقەیە طبعا پێش ئەم وەزعە بە 1 سنت بوو هەتا 1 سنت 1 ئێرۆ 30 سنت ئێستا بە 1 ئێرۆ 90 سنت 2 ئێرۆیە ماش هەنێ جار ئەچێتە 2 ئێرۆ 10 سنت یعنی تاثیراتی زۆری ئەگەر جاران تانکێکت فول کردایە تەنکێکت فول کردایە بە 60 ئێرۆ ئێستا بە 110 ئێرۆ فولە بێ ئیستا من پاوزەمەیە ئیسراحەتمێ لە ئیشەکەم ئەتوانم بازاری بۆ خۆم بکەم کۆمپانی بەکاربێنی نۆرمال ناتوانی بەس من چکە ماوەیەکی زۆرە لەم شەریکەیەم ئیتر مەجای ئەوەی تایە خااتری ئەوی تایە بڵێن هەتا ئەچمە لای سیارەکەی خۆم بۆم نییە بەکاری بێنم کۆمپانیا بۆ ئیشی خۆت بەکاربێنی بۆم نییە بەکاری بێنم نۆرمال بۆم نییە بەکاری بێنم بەس ئێستا بڵێن فارتێکمە بوو بۆ ئێرە بۆ ئەم منتیقەیە لەگەڵ شەریکەیە قسەم کردوتم لە فلان شوێنم ئەتوانم بازاری بۆ خۆم بکەم نیو سعات شتۆپ یەکەم لای خۆمەوە بڵێ ستۆپ یەکەم ئەو نیو سعاتە بازاری یەکەم دوای ئیسە دەستەکەمەوە ئیش ئەزانێ لە چی جادەیەکەم ئێستا ئەزانێ کە لە ناو سیارەکەشانیم نەنا بە هیچ شێوەیە کیلۆمەترە کاتە بەمە دوات نەخەین شتەکان گرانتر نەکەوێت لە سەر لە خزمەتتانم بەخێر بن سەر چاو چالاکوانێکی کوردیش کە خاوەن کارە و لەگەڵ ڕێکخراوەکانیشدا کار بۆ کۆکردنەوەی کۆمەک دەکا و بۆ کوردستانیشی دەنێرێتەوە بەدەم ئێوارە پیاسەیەکەوە باسی ئەو ڕەوشەی بۆ کردم دووچاری خەڵک بووە چ ئەوانەی لەسەر سۆشیالن و چ ئەوانەی کار دەکەن چۆن کاری گەربوون بە بەرزبوونەوەی نرخی کاڵا و پێداویستیەکان و خۆراک بەگشتی زۆر کەسەیە پێی دەرێن کلان فەدینە متل فەدینە ئەوەن توێ فەدینە یعنی ئەوانەی کەم پارە لە کەم پارەوی شتەکەن ئەوانەی من دەستۆن ینی کەمترینیانە ئەوەی ناوانت ئەوەی زیاترە ئەوی سەرویشی بەخۆ دەزانی دکتۆرەوە یان ئەوانی زیاتر خوێنیان معامیەکانن یانی ئیش ئەوانی خوێندی توانە ئەز ئەوانی زەرمانن تابانەوانی خوارەوەن زەرێکی زۆریان کردو ینی وەزعەکە بەعام بەڕاستی خەڵکانێک ینی پار و پێدار زۆر سەفەریان دەکرد دەچون دەرەوە ئیسپانیا میسان تورکیا ئێستا خەڵکی دەبیت تەماشای جیرفانی بکایە دەتوانم و سەفەرە بکەم یانیشنا وەزعەکە باش نییە ئەگەر ئەوا بڕوە بۆ ساڵی داهاتوو ئینشاڵڵا وەزعەکە باش دەبێ بەس بن باشی نابێنین ئێستا مامۆ عەقدی گازمانەیە عەقدی کارەبامانە تا سەلی سار ناتوانن یەک شت لێ بکەن میساڵەن زیاد و کەم بێتن بەس تا پاش ساڵی داهاتوە بۆمان دێتەوە ئەزانجین دیار دەبێتن چەند زیاد دەبی بدەین دەبی بزانیت چەند دەدەینەوە یعنی ئێمە ئێستا ساڵانە دەدەین نیگەرانەکە بۆ داهاتوە بۆ ئێستاشە بەڕاستی چکە هێشتا بەڕاستی بە عام شتەکان گرامونەوە لەبەرەوەی یەک لە هۆکارە گەورەکان ترانسپۆرتە زۆربەی شەریکەکان ئێستا زیاتر لەوانەیە 130 160 حەقی ترانسپۆرت زیاتر دەدەن هۆڵەنداش وڵاتێکی بەهێزە لە ڕووی ئابوووریەوە بە کشت و کاڵ و بەخێوکردنی ئاژەڵ بە تایبەتی مانگا گەورە و شیردەرەکانی بەناوبانگە دەبوو بچمە لای خاوەن کێڵگە و جوتیارەکانی ئەو وڵاتەش کە ماوەیەکە کێشەیان لەگەڵ حکوومەتی وڵاتەکەیان هەیە و خۆپیشاندانەکەن و بەهۆی پلانی حکوومەتی وڵاتەکەیان بۆ کەمکردنەوەی ژمارەی مانگا و کێڵگەکان تا ئاستی ڕێگاگرتن و ڕوبەڕووبوونەوەی پۆلیس ڕۆیشتون و بە ئامێری کشت و کاڵی و تراکتەرەکانیان ڕێگا سەرەکیەکانیش دادەخەن. لەم کێڵگەیەدا گەنجێکی ڕووخۆش خەریکی بە خێوکردنی 120 مانگای شیردەرە ساڵانە ملیۆنێک و 100,000 لیتر شیر دەخاتە بازاڕەوە گرانبوونی نرخی وزە و سوتەمەنی کاریگەری لەسەر کارەکەی ئەویش دروست کردووە دەڵێت ئێمە بە نرخێکی زۆر کەم بەرهەمەکانمان دەدەینە کۆمپانیاکان و لە مارکێتەکانی سێ بەرامبەری ئەو نرخەی ئێمە دەکات ئێمە بەشێکین لە زیادکردنی بەرهەمی ناوخۆی و ڕاگررتنی باڵانسی نرخەکان بەڵام وا بڕوات و نرخی سوتەمەنی و وزە و پێداویستیەکانی بەخێوکردنی مانگاکان زیاتر لە سەرمان بەرز بێتەوە لەوانەیە کارە کەشمان هیچ ئەرزشێکی نەمێنێ و قازان سەری مایە کەشمان بخوات. We hebben ongeveer 120 melkkoeien
لەم چێلگەیەدا 4 بۆ 5 کەس کارەکەین و 120 مانگای شیردەر و 6 جۆرەکە بەخێوەکەی خەرجێکی زۆرمان دەڕوات تا جۆرەکەیەک بەخێو دەکەین و دەبێتە مانگا و شیر دەدات بۆ هەردانێکیان 1800 یۆرۆ تێدەچێت ئەو پارێش بۆ شوێنی بەخێوکردن و خواردن و کارەبا و سوتەمەنی و چەند شتێکی دیکە دەڕوات ئێمە ساڵانە ملیۆنێک و 100,000 لیتر شیر دەخینە بازاڕەوە ئەو خەرجیانەش کاریگەریان لەسەر نرخی شیر و بەرهەمەکانی شیر هەیە بەڵام ئێمە لیتری شیر بە 6 سنت دەفرۆشی بەرزبوونەوەی نرخەکەی لە بازار کەمێکی پەیوەندی بە کێڵگەکانەوە هەیە چونکە ئێمە شیرەکە بەو نرخە دەدەینە کۆمپانیای تایبەت و ئەوان 3 هەندەی نرخی دەخەنە سەر و دەیدەنە مارکێتەکان و قازانجی لێکەن بۆ ئێمەش ئەگەر شتەکان ئاوا گران بن و کەمتر لە 6 سنتمان بۆ بکات لەوانەیە نەتوانین بەردەوامی لە کارەکەمان دەربارەی گۆشتیش هۆڵەندا گۆشتی زۆر دەنێرێتە دەرەوە ئێمە گا و جۆرەکە نێرەکان دەفرۆشینە کێڵگەی تایبەت و ئەوان بۆ پرۆسەی جوودبوون و گۆشت کەڵکی لێوەرەگرن بەڵام چونکە هەموو شتەکانی دیکە نرخیان بەرز بووتەوە گۆشتیش گران بوو خێرد جوتیار و خاوەن کێڵگەیەکی بەپیت و فراوانە بەیانیەک لەگەڵ خواردنەوەی کۆفیەک باسی دۆخی کشت و کاڵ و کێشەکانی بەرهەمهێنان و ناڕەزایی جوتیارەکانی وڵاتەکەی بۆ کردین کە دووچاری چەندین کێشە بوونەتەوە بە تراکتەرەکەی بەناو کێڵگەکەیدا دەگەڕێ و گرانبوونی پێداویستیەکانی بەرهەمهێنانی کشت و کاڵی و کاریگەری لەسەر گرانبوونی بەرهەمەکانیان ڕوون دەکاتەوە. Alle gebeurtenissen in de wereld hebben wel degelijk heel veel invloed op mij. هەر کێشەیەک لە جیهان ڕووبدا کاریگەری لەسەر ئێمەش دەبێ بۆ نمونە ئێستا من هەر ئامێر و کاڵا و کەرەستەیەکی کشت و کاڵی بکڕم نرخەکانی 2 بەرامبەر زیادی کردووە نرخی ئەو پین و دەرمانانەی بۆ بەرهەمە کشت و کاڵیەکان بەکاردەهێنرێن تەنانەت نرخی نایلۆن و پلاستیک بۆ کارەکانمان 3 بەرامبەر زیادی کردووە و ئەوەش کاریگەری لەسەر نرخی بەرهەمە کشت و کاڵیەکان دەبێت ئێمەش هەندێک نرخی بەرهەمە کشت و کاڵیەکانمان بەرز کردوێتەوە بەڵام ناتوانین یەکسەر هەموو نرخەکان بەرزکەینەوە چونکە کاریگەری لەسەر کڕیارەکانمان دەبێت و لەوانەیە ڕێژەی کڕیارەکانمان کەم ببێتەوە ئێمە لە کاتی پەتای کۆڕۆنادا کڕیارمان زۆرتر بوو لەگەڵ شەڕی ئۆکرانیا کەم بۆتەوە هەرچەندە کڕیار دێنەدامان بەڵام وەک جاران سەوزە و بەرهەمە کشت و کاڵیەکان ناکڕن ئەگەر جاران کەسێک 2-3 کیلۆی بکڕیایە ئێستا 9 کیلۆ دەکڕێت لەگەڵەوەشدا ئێستا کێشە لە نێوان حکوومەت و جوتیارەکان هەیە حکوومەت دەیەوێت بە ناوی چاکردنی ژینگە 150 مانگا و ئاژەڵەکانی هۆڵەندا کەم بکاتەوە جوتیارەکانی دیکەش تراکتۆر و ئامێر و دەرمانی کشت و کاڵی بەکاردەهێنن و ئەوانیش بە کێشە بۆ ژینگە دەزانێت حکوومەت دەڵێ کێڵگەکانی بەخێوکردنی مانگا کاریگەری زۆری لەسەر ژینگە هەیە بەڵام خاوەن کێڵگەکان دژی ئەو بڕیارەن و تووڕەبوون و هاتوونەتە سەر شەقام و ڕێگاکان سەرڕای تووڕەییان خاوەن کێڵگەکان دەیانەوێ هاوکاری حکوومەت بکەن بۆ باشترکردنی ژینگە بەڵام نایەنەوێ یەکسەر 150 مانگاکانیان لەدەست بدەن لە شارێکی باشووری ڕۆژهەڵاتی هۆڵەندا سەنگەر و چەند برا و کوردێکی دیکە ڕێستۆرانتێکیان داناوە و کەباب و تکە و برنج و گۆشت بۆ میوانەکانیان ئامادەکەن بەهۆیەوەی ئەوروپیەکان زۆرتر لە دەرەوە نان دەخۆن و بەشێکی کاتەکانیان لە ڕێستۆرانت و کافێ و شوێنەکانی دیکە بەسەرەبەن سەنگەر باشتر دەیزانی گرانبوونی خۆراک و خواردنەکان ژمارەی میوانەکانی چی لێ کردووە و چەندە کاریگەری لەسەر خۆیان و ئەو خەڵکە دروست کردووە کە پێشتر زیاتر لە خواردنگەکەیدا دەبینران. نرخەکانیان بەرز بۆتەوانێ و بڵین ئەو موچەیی هەیە محدودە هەڵاوسانێک ئێستا کە باسەکرێت لە ساعت 12 یعنی ئەگەر تۆ جاران بای 100 ئێرۆ ئەم خواردنەوە کڕێ ئێستا بێ 112 ئێرۆی پێبێت باری شانی ئێمە قورسبوونەکە لە شتکڕینەکەیە چونکە بەڕاستی لە وزەکەیە بعضی شت هەیە گەر بڵین تۆزێ ریسێرچ بکەی بە دوایە بگەڕێیت مەجموعەیە ڕێگا هەیە
پێش ئەوەی وزە گران ببێ هێواش گران نەبوو هەستمان پێکرد کە وزە بەرەو کەمیە ڕۆ بەرەو ڕوات لەو کاتەیە ئێمە تقریبان ساڵ و نیوە لەمە و پێش عقدێکمان لەگەڵ شەریکەی ئەنجیا کرد لە یەکێکە لە گەورەترین لە ئەوروپایە کە بۆ ماوەی 5 ساڵ یەک سعر بین ئیتر بەرز بێتەوە یا نزم بێتەوانەی ئێمە یەک سعر بین عیلاقەمان بەوە نەبێت ئەلحەمدولیلا شتێکی باش بوو کە کردمان وەکو وزە قازانجمانتیا کردووە و بڵێن زۆر باشە بەس وەکو خواردنەکان ئەوە عیلاقی بەڕۆژەوە هەیە ینی بەرزە بێتەوانەیە شعبیەن دەنگێک بەرز بۆتەوانێت کە ئەبێم کێشەی لەگەڵ ئۆکرانیا چارەسەر کرێ لەگەڵ رووسایە نابێ ئێمە وەکو خەڵک باسی حکوومەتەکان ناکەم خەڵکەکە باجەکەی بات خەڵکی نۆرماڵ کە ینی وەکو ژیان ئەژی لێرەیە بێزار بۆ لەم کێشەیە کوردێکی دیکەی خەڵکی زاخۆش هەم دۆنەر و فەلافل هەم نان و سەمون بۆ کڕیارەکانی ئامادە ئەکات نرخی ئارد و نان و کاریگەریەکانی بۆ گفتوگۆی نێوانمان هەرچی بەسەر ئارد و ناندا هاتووە بۆی باس کردم. ئەوە 405 غرامە ئەو نانەکە ئێستا بەری ئەو شەڕ و مشکلەکە بە 80 سنتی ئێرۆی بوو ئەوە ئێستا بووە 1 ئێرۆ لاو شوێنە بێ 1 ئێرۆ تقریبان لە هۆڵاندا هەمووی ئەوە بە 1.30 لە هەندە جێگەیانجی بە 1.25 ئەوەشی نفسی غرامەکەیە نفسی ئەو تشتەیە ئەو گەورەکە ئەوە 750 غرامە ئێستا بە 1 ئێرۆ و نیوە 1 ئێرۆ و نیوە ئەوە جارانجێک هەر بە ئەو پارای بوو لەبەر خەڵکای کە ئێمە ناتوانین هەموو توشتانی زۆر گران بکەین لێرە مشتریم هەیە ینی ئەوە 16 ساڵێ من لێرەمە ینی ئێستا زۆر کەمتر دەین ئەو کەسی عایلە بێت بە 3-4 ماڵ منداڵ و ئەوەن تشا بێت فەرقی هەیە جاران لێی دەپرسم ها لەبەرەوە لۆ ناهێناچە دەڵێتۆڵە یەکمان لە ئیش لە دەستدایە تژی گران بووە ئێمە ناتوانین هەمڕۆن مەسەلە بێن ئەو خواردنەکە ئەو تشتا جاران هەفتەیانە 1200 ئێرۆ ئاها تشتمان کردی ئێستا دەبووە 1500 تا 1700 نفسی تشتەکە نفسی تشت نفسی ئەوە پێداویستیە هەفتانە پێشتر بە 1000 تقریبا 1200 بوو ئێستا 1500 تا هەتا 600 جاران بۆ ئەو نان پێشە دەڵێن جاران من 1500 ئێرۆی دەدا بەس بۆ سوتەمەنی غاز و کەهرە مانگی 1500 ئێرۆ ئێستا 1750 ئێرۆی دەدەم و لە سەرێ ساڵی ژێک تەماشای دەکەم 100 لازم لەسەر بدەم. لەم ناوچەیەشدا کوردەکان مارکێتیان هەیە و زۆربەی و خۆراک و پێداویستیانەی زیاتر بیانیەکان بەکاری دەهێنن دەفرۆشن. دەڵێنم خۆراک و پێداویستیانە زۆر لەوانە هەرزانترن لە مارکێتی ئەوروپیەکان خۆیاندا دەفرۆشرێن چونکە لەوێ هەم بازار ئازادە و هەر مارکێتێک چۆن بێوێت نرخ بۆ خۆراک و کاڵاکانی دادنێ هەم بەشێکیشیان لە ڕووی کوالیتیەکەیانەوە نرخیان بەرزترە لەو خۆراکانەی لە وڵاتانی عەرەبی و تورکیا و ئێران و خواروی ئەوروپاوە دێن. خەڵکێک کە پێشتر بازاری بای 100 ئیرۆ کرداوە ئێستا لەوانەیە هینابیتە سەر 6 ئیرۆ 7 ئیرۆ ئەوە خاستن ئەوە خەڵکانی برین کە برین ئینکۆمەکەیان وەک برین موچەکەیان معدودە ئەوانەی لەسەر شارەوانی برین بەلەدیا لێرە سۆشیالی پێدرێن ناتوانن زیاتر هەموو شتێک وەکو جاران بکردنەوەوانە ئەوەی لە تورکیای بێتن زیاتری چتە سەر لە بۆی ڕێگاکەی دوورە دێتنەوەوانە مثلەن ئیسپانیا ئەوروپا ئەوانە هەندێکیان کەمترە ڕێژەکەی ئەم سیرەتەڕە من لە هەولێرێ بە 1500 دینارم کڕیوە هاتووە یعنی 1 ئیرۆ بڵێ هەتا لەمە جوان زۆر جوان با ناڵێم لەمە جوانتر ئەمەش جوانە من بە 1500 کڕیومە کە 1 ئیرۆ کە ئێستا 13 ئیرۆ باشە لە کوردستان ئەگەری
لێوە بێت تا ئێرە مەسەرەن ئەگەر حتا هی خۆشمان نەبێ بەس لە کوردستان و ئەوانە ئیهێنن 12 ئیروی فەرقە ئەیهێنە ئێرە جا ئەو بامیە برێ ئەم لە شێخ هەڵا چوم نوێنەرەکە بە 2000 بوو ئێ لێرە بە 12 نیوە کیلۆی 1 کیلۆ 12 نیوە ئەمەش بامێش تەمازی ئەم سەردەمەی ڕوسیاوانە بی کوڵەنی زۆری لە وڵاتانی سکەندەناڤیا ژبار و دۆخەکە بە هەمان شێوەیە. لەگەڵ بازرگانێکی کووردا بۆ باسکردنی ئەو دۆخە چوونە یەکێک لە مارکێتە گەورەکانی ستۆکهۆڵمی پایتەختی سوید. لەو ماڵ و بازارانەیە مارکێتانەیە کە لە کوردەواری خۆمانیان گوت سەری ماری کوێری لێ دەسەکەواتە بەڵێ هەموو شتێکی لێ بەڵام ئەم شتانە دوای ئەم بار و دۆخی جەنگ و کۆڕۆنا و ئەو دەرهاویشتە اقتصادیانە پێ هەمان نرخەکانی جارانن یان گۆڕانکاریەکان چونەتە چه ئاستێکەوە نا سوید پاش شەڕی ئۆکرانیا بەڕاستی تووشی زیمەیەکی اقتصادی گەورە بوو شتەکان زۆر گران بووە چیلۆی تەماتەیە قەتوانە بووە لێرە بە 4-5 یورو بێ نەقل بۆ هاتنی هاوردەکردنی شت برنجێنم لە دەرەوە کۆنتێنەری برنج بە 2000 یورو هاتە ئێرە ئێستا بە 8 تا 11000 یورووە تاوان نرخەکە زیادەکە ئێستا ئەمە لە یۆناان شووتی هاتە ئێرە چیلۆی بە 40 سنت 50 سنت یورو بوو ئێستاوە بە خۆتە بینی بە 3 یورووە فەرقێکی زۆری هەیە ینی ئەمە بۆ ئێمەش منوەکو و تاجیرێک کەشت دێنم و ئەوانە حسی پێەکەم مانجی من لۆریە پەنیرم مەفرۆشت ئێستاوە 2 مانگە من ممکنە نیوەیشم نەفرۆشتووە لە بەرەوەی سعرەکەی زۆر گران بووە 3 جار 12% زیادم کردو میلەتەکە تاچی خەڵک کە 2000 یورو وەرەگرێت کە 1200 یوروی بۆ ئەمێنێتەوە یا 1500 یورو بۆ ئەمێنێتەوە تاوان کە شتێک سێقات زیادی کردبێ ئەو معاشەکەی ڕۆ خۆیە ئەوە تاسیر لەوەکە ئەگە ئەو نەکرێ تاسیر لە دوکاندارەکەکە دوکاندارەکە نەکرێت تاسیر لە ئێمەکە کە شتەکان دێنین ئێرە هەمووی وەکو حەڵقەیەک پێکەوە گرێدراوە Vi filmer inte bara de pratar med mig, inte butiken. Jag pratar inte. Jag vet, men det spelar ingen roll. Vi måste ha tillstånd för att Aha, okej. filma och prata här inne. Okej, ska vi inte göra det? بەڵام ڕێگەیان نەدا گفتوگۆکەمان لەسەر گرانبوونی خۆراک و پێداویستەکان تەواو بکەین. لە مارکێتێکی دیکەی شارەکە گفتوگۆکەمان درێژە پێدا و باسی ئەو خواردەمانیانەشی کرد کە خۆی پێشتر بە چەند دەیدا بە مارکێتەکان و ئێستا نرخەکانیان گەیشتۆتە چ ئاستێک. ئێستا دوکانێک شەرقی کابێ خۆی مەفروز بێ 30-40% لە دوکانەکانی سویدی ئەرزانتر بێ بەڵام ئەوانیش نفسی مشکلیانەیە نفسی من برنجی مەفرۆش چیلۆی بە یورو نیوەیەک ئێستا بە 3 یورووە لەم دۆخە چێ زەرمەندیەکەمە زەرمەندیەکەم چیان هاوڵاتە فەقیرەکان طبقەی زۆر طبقەی ئەوەی کە دەخلی ڕۆژانەی دەخلی ئەوەی کە شتێکی زۆر بەسیتە دەخلەکەی وایە کە خۆی پێژێنێ و کرێ خۆی پێدا و تا ئاخیری مانگیا دەرەچێ سەر بە سەریا دەرناچێت بۆ تاجیرەکان شتێکی وا فەرق ناکە چکاویش لەوێ زیادی کردووە دەخلەکەی هەریەکە ئەمە پێشی جەنگ ئەمان فرۆشت بە 1 یورو ئەمە ئێستا بە 4 یورو بزەبێتەوە 39 کڕۆن 4 یورو باشە چۆن دەڵێن هیچ شتێ تەسیل لە هاوڵاتی ئەوروپی ناکا و خۆشەژی ئەمە چۆن تاسیری نەکرد چۆن تاسیر نەکردووە کابرا لە جیاتی وەختی خۆی بۆ مناڵەکانی دوان سیانێک بکرێ ئێستا یەکێکە کرێ بە پارەی چواران ئەوە چۆن تاسیری نەکردووە ئێمە ئەتوانین بەڕاستی ئەو شتانێک کە لە خۆمان زیادە بینێرینە دەرەوە ئەمە خەڵکێکی ڕەوەندێکی زۆرمانەیە لە دەرەوە کاری تجاریەکە
یارمەتی خەڵکی کوردستاندن بۆی بتوانن کە دەکومنتی پێویست یارمەتیان بدەن بۆی چۆن دروست دەکرێت چۆن سادراتەکەن چۆن مەوادکردن بۆی کە ئەو شتانە تعبیە بکرێ بە شتێکی جوان نێرتە بە ستاندەردێکی ئەوروپی بینەرنە دەرەوە بەداخەوە ئەمە لەوە کەم و کوڕیە بینم لە وزارەتەکانمان وزارەتی تجارەیە وزارەتی کشت و کاڵە کە ئەبێ خەڵک هان بدەن فێری ئەویان بکەن دەورەیان بۆ بکەنەوە کە فێری ئەویان بکەن چۆن شتێک وا تعبیە بکەن بینێرنە دەرەوە بە شکلێکی جوان ئێمە خیارمان هەیە لە کوردستانە بەڕاستی لە هەموو ئەوروپا تامی وای نییە کە لێرە بە 4 یورۆ لەوێ بە 3 کیلۆ بە یوروەیە احتیمالە هەرزانترش بێ بەڵێ ئەتۆ حیساب بکە ئێماگە بتوانین ئەوانە سادر بکەین هەم ناوی ئێمە کەوێتە دەرەوە هەم ئێمە یارمەتی فەلاحەکانمان داوە شتەکان لە زیاتی چیلۆی تەماتە لێرە پێشماوەیەکی کەم بە 4 یورو بوو لە کوردستان 4 کیلۆ بە یوروەیە ئێستاش بەو دۆخەشەوە کوردستان ئەبێ ئەگە مقایسەی بکەین لەگە ئەوروپا ئێمە لە پێشترین لە ناحیەی منتوجاتی محلی خۆمان تەماتەمانەیە خیار شتی زراعیمان هەمومان هەیە گەنممانە بێ برنجمان هەیە خواردنمان هەیە کە بتوانین ئێمە خۆمان هەموو شتەکانمان بەڵێ جا بۆ ئێمە ئیستفادە لەوە نەکەین هەم بخۆمان بەکاری بێنین لە جیاتی کە پارە بنێرینە دەرەوە هەم سادریشی بکەین بینێرینە دەرەوە زۆر جار بەرگوێمان کەوتووە کە بەهۆی بەرزی کرێکار و موچە و سۆشیال نرخەکان هەرچەندە و هەرچۆنێک بوون زۆر کاریگەری لەسەر خەڵکی نەبووە بەڵام ئێستا پێچەوانەی ئەو قسانە دەبیستین و هیچ کەسێک وەک جاران توانای کڕینی نەماوە دوکاندارێکی کورد باسی جیاوازی ئەو بارودۆخە دەکات و باشتر ڕوونی دەکاتەوە کە پێشتر کڕیارەکانی چۆن بوون و چەندیان دەکڕی و ئێستا چۆنن و چەند دەکڕن. لەگەڵ وەزعی ئۆکرانیا و ئەوە بازار زۆر تێکچووە بەڕاستی بە حقیقەت ئەو ڕۆژ شتێک بە سارێک کڕی دەیفرۆشی بەیانی ناتوانانی بۆ سارێ بکردەوە یعنی جاران مەسەلا من لە هەفتەیەکە 6 بەرخم ئەفرۆشت ئێستاکە بووە بە 20 دانە بە 25 دانە ینی نیوانی و بازار شکاوە لەبەرەوەی سعر ئەشیا زۆر گرانە چیلۆیە گۆشتێک گۆشتی سویدیمان دەفرۆشت کیلۆیەک بە 110 کڕۆنی ئێستا کیلۆی چیتە 160 کڕۆنی ینی هەر کیلۆیەک 50 کڕۆن چیتە سەری خەڵکێکەیە ڕاتە بێگۆرەگری مانگێک ئینتیزاری 15,000 کڕۆنەکە ئیجاری ماڵی پێ بدا بسواکی پێ بکە کارەبای پێ بدا کارەبای من ماڵەوە 2 مانگ 12,000 کڕۆن بەسی ماڵی من هات مشتری دێ مەسەن جاران نەهات بەرخێکیە برد ئێستا دێ 3 کیلۆ گۆشتە بە دەهات دەیگوت 5 کیلۆ قیمەم دێ ئێستا دێ کیلۆیەکەوە بە حقیقەت ئێمە هە لەسەر فرۆشتنی خۆمانی بەس کەمتر مەسەلەن کاسە من ڕۆژێ مەسەلەن بای برێن بای 100,000 مەفرۆش ئێستا بای 40,000 فرۆش بای 50,000 فرۆش بڵێ فەرقەکەی ینی لە بۆ مەشە طبعا تا هەرزان بوو ئێمە بازارمان باشتر بوو و قازانجیشمان باشتر بوو ئێستا قازانجیشمان کەمترە و بازارشمان خراپترە حکومەت لەسەر سیستەمی خۆیتی حکومەت سکاتی خۆی وەردەگری زەریبەی خۆی وەردەگری هەموو شتێکی خۆی وەکو خۆیتی هیچ حال لە بۆ ساحب ئیش لە بۆ ئەو کەسەی لەکنت ئیش دەکا هەر هەمووی وەکو یەکە ئێمە معاشەکەی یەک ڕاوەستاوە و سکات و زەریبەی خۆشت دەبی هەموو وەکو خۆی بدەیت بەیانی لێرە وای دوسێ ئافرەت دانیشتی بوون تەقاعد و شتیوا بوون فەقیرانە هەر لە ئەوەی بوون ینی باسی ویان دەکرد چۆن بژین ینی ناتوانن بە پارانە بژین لە وڵاتە ئەو وڵاتە وەکو لای خۆشمان نییە هەناسەش بە پارە وەرەنجی لە ستاچل هەموو ئەسعارەکانی بەرز بۆی گۆشت یان لە ستاچل هاتە سەری لۆ هەموو گۆشتێک خاستان مستەورەت یعنی ئەوەی لە دەرەوەی وڵات دێ ئەوەی لە ئێرلەندەوە لەو شیانە دێ یعنی ئەو هەر زۆر بەرز بوویتەوە هەر بێتامە خاستان یۆرۆ و کڕۆنەوە های لێ هاتووە وێران بۆ شتەکە ئەتوڕانش لەسەر میزانێکدا دەنی دەکا 1000 کڕۆن دەکا 100 دۆلار چێ پێ دەکرێت ئێستا ینی هەفتەیەک ڕان بخۆیەوە لە مانگە دەکات 4,000 کڕۆن بەس گۆشتەوە ناکرێت خەڵک لێرە معاشی چەندە خۆ 50,000 نییە ماکس 25,000 ینی وەرە 5,000 بەس لۆ گۆشتدانەیە چ دەمینێ
ئەدی کرێخان و حساب ناکەی 14,000 زۆر خەڵک دێ تەمەشای سەر دەکات دەڕوا با پێ بێ پێ ناکردێ یان پێم دەرێ ئەوم دێ بای 100 کڕۆن یان با 200 کڕۆن پارچە گۆشتەکەم دێ بای 100 کڕۆن بیناتانم زیاتر بکەم ینی مڕعاتی ئەو خەڵکەش بکەینەوە نازانین دیزل گران بوو هەموو شتێک یعنی سعری گۆڕە دیسان هەشتت لۆ دەهات ئەو سعرەی بەو سعرەی ئەمە دەمان فرۆشت ئێستا بەو سعرەی دەمان کڕیەوە خەڵک بیدایەتەکەی زۆر شتی دەکڕی دەبردەوە مارێ گوتیان دەیانگۆت لە سویدیش دەدەن هەموو خەڵک ینی شتی دەهات بووە ئەوە ینی شتی شکیان دەکڕی بابرێن قوت و برنج و ینی ئیوا هەبوو 5-6 علاگە برنجی دەبرد لە بۆ ماڵەوە هەموو جارێ خەڵک پێشتر دەهات با بڵێن چێلۆیەک تەماتەی دەبرد ئێستا دێ 2 تەماتە دەبا 3 تەماتە دەبا بەشی ڕۆژانەی خۆی کێشەی سوتەمەنی و گواستنەوەی بار لە وڵاتانی ئەوروپا کێشەیەکی سەرەکیە بۆ گرانبوونی نرخی کاڵا و پێداویستیەکان تەنانەت کارگەیشتۆتە ئەوەی ماوەیەکی زۆر چاوەڕوانی ئەوە بن بارەکانیان بۆ بگوازرێتەوە بەمەش هەم کۆمەڵەیەک خواردەمەنی لە مارکێتەکان بەزوی نامێنن هەم درەنگتر دەتوانن پێداویستیەکانی بازاڕەکانیان بەو جۆرە خواردەمەنیانە پڕ بکەنەوە و نرخەکانیشیان زۆر گرانتر دەبێت. والله الأسعار تغيرت يعني بشكل جذري. وەڵا نرخەکان بە شێوەیەکی بنەڕەتی و گشتی گۆڕاون. نزیکترین نمونە دەستەیەک لەو نانە کە 4 نانی تێدایە پێشتر بە 3 کڕۆن بوون ئێستا بە 7 کڕۆنە. بەهۆی جەنگەوە نرخی خۆراک نزیکەی 2 بەرامبەر زیادی کردووە. کیسەیەک برنج بە 95 کڕۆن بوو ئێستا بە 150 کڕۆن دەیفرۆشین. جەنگ هەموو خەڵکی وێران کردووە. کاریگەری لەسەر هەموو کەس و هەموو شتێکە بووە. ئەو دۆخە کاریگەری لەسەر فەرمانبەران و کرێکاران و هێزی کار بەگشتی کردووە. کڕیارەکان بێزار بوون ئەمڕۆ دێن سیر دەکەن شتێک بە 15 کڕۆنە ڕۆژی دواتر دێنەوە دەبینن بە 30 کڕۆنە. زیاتریش کاریگەری لەسەر بیانی و پەنابەرەکان کردووە چونکە موچەکانیان دیاریکراوە هەموو شتەکان نرخیان بەرز بۆتەوە. لە سەرەتای جەنگەوە نرخەکان ڕۆژانە دەگۆڕان ڕۆژیوە هەبوو 3 جار بەرز دەبوویەوە. کۆمپانیا و کۆگاکان بە مارکێتەکانیان دەگوت ئەمڕۆ بەو نرخەیە و سبەی بە نرخێکی بەرزتر دەینێرین. دواتر هەفتانە و پاشان مانگانە نرخەکان دەگۆڕا. ئێستا سەقامگیریەکی بەخۆی و بینیوە بەڵام بە بەرزی ماونەتەوە و گرانە. ورا فترة صارت تتغير الأسعار كل وقت شهر. ئەو ڕەوشەی لە ئەوروپا و ناوچەکانی دیکەی جیهان ڕوویداوە پشکی بەر کوردستانیش کەوتووە. خاوەنکار و کۆمپانیایەکی کورد لە هەولێر کە کۆگای گەورە و ژمارەیەکی زۆر مارکێتی هەیە باسی کێشەکان و هۆکارەکانی گرانبوونی نرخی خۆراک و پێداویستی سەرەکیەکان لە هەرێمی کوردستانیش دەکا و پێی وایە لە داهاتوودا لە هەموو جیهان بەرەو گرانی زیاتریش دەچێت ئەگەر ڕێوشێنی پێویست نەگیرێتە بەر. لەبەر کۆرۆنە و لەبەر کاتی کۆرۆنا مشکلەی دیکە دروست بوو کەوا مشکلەی کۆنتێنەرات دروست بوو. یعنی ئەو کۆنتێنەراتانە هۆیەکی زۆر گەورە بوو لۆ ئەوی کە نەقل 5 جاری خۆی بەرز بووە. یعنی ئەگەر $2,000 جاران بدایە لە سین ماوادێکت هێنابایە لە هەر جێ دیکە هێنابات ئێستاکە دەبێت $10,000 بدەیت لە گۆشت کە گرانبوونەکەی بەخۆی و دینەوە زیاترش گرانە بێ بە قەنەعاتی من خاستن مریشک لەبەرەوەی یەکەم خۆراک کە لە عالم دەفرۆشێ مریشکە لەبەر هەرزانی سعرەکەی دووەمیان بەرازە. طبعا لە سین کە ئینفلەوەنزە ڕوویدا طبعا بە مەلایینیان لە ناودا ئەو جارە دووبارە ڕوویان کردە مریشک چونکە بەدیلی دووەمە.
لە خۆراکش کاتێک کە گەنم گرانە بێ تەسیل لە برنج دەکا کە برنج گرانە بێ دووبارە تەسیل لە گەنم دەکا ینی بابەتەکان پێکەوە ڕەبت بوونە هەمویان پێکەوە گران دەبن ئۆکرانیش لەگەڵ رووسیا کاتێکە ئەوان لە زەڕە لە عالم سەتاسی زیاتریان هەیە لە گەنم سەتاسییان زیاتر هەیە لە زۆربەی ئەو خۆراکانەی کەوا داخل دەبێت لە دروستبوونی بابەتی دیکە ئەوانە مەسەن تاقە گران بووە کە تاقە گران دەبێ گاز گران دەبێ مەسەن نەفت لە عالم گران دەبێ ئەوانە هەمووی بە مباشری دەستەنا و بەرزبوونەوەی ئەو کولف و کۆستانی کە بابەت دیکە دروستەکە یعنی دەتوانم بڵێم کوردستان نرخەکەی پڵسی نییە پڵس یعنی شتێک نییە زیاد بێ لە کوردستان بڵێم زیاترە لە ئاستی بەرزبوونەوەی نرخەکان لە عالم بۆیە من پێم وایە عەمبارە ئاساسیەکان لەبەر ئەو سێفتێ و ئەو ئاسایشەی کە لە کوردستان هەیە ئەوە دامێکی زۆرە لە بۆ ئەو حالەتە تەبعاً لە بۆ ئەو حالەتە ئەگەر ڕوش بدا زیاتر لە عێراق مشکلەی دەبێ نەک لە کوردستان بەو وەزعی ئێستا ئێمە هەمانە ئەوە تەبعاً ئەسبابی ئاسایشەکە ئەسبابێکی زۆر مهمە لەوەی کە ئیمڕۆ خەڵک شتی خۆی لێرە دادەنێ و عەمباری خۆی لێرە دادەنێ سەرپەرشتیاری کۆگا سەرەکیەکەش بەناو کۆگاکەدا گەڕاندین و باسی گرنگی هەڵگرتنی خۆراکەکانی کرد بۆ ماوەیەکی زۆر تا هەم ڕەفەی مارکێتەکان چۆڵ نەبن لە خۆراکە سەرەکیەکان هەم بەهۆی نەمانیان کاریگەری لەسەر بەرزبوونەوەی نرخەکانیش زیاتر نەبێ. لە کۆی ئەو هەموو کۆمپانیانێک ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئەگەر هاتوو بەشێک لەو بازرگانانە بەشێک لەو کۆمپانیانێکەوە کەلوپەل لە دەرەوە هاوردە دەکەن بێن کۆگای ستاندارد و کۆگای بە کوالیتی دروست بکەن ئێمە توش ئەو کێشەیە نابین یعنی ئەو کاتی ئەوان دەبنە هاوکارێک لە بۆ بازار لەوەی کە ئەمە بتوانین احتیاتی خۆمان وەربگرین چەندین مانگ ئەو کەلوپەلانە خەزم بکەین مادەم ئێمە موادی خاممان نییە مادەم ئێمە لێرە کارگە و پیشەسازیمان نیە کە مواد بەرهەم بێنین دەبێ ئەو شتە بکەین کۆگایەک دروست بکەین شوێنێک دروست بکەین شتێکی ستانداردی جیهانی دروست بکەین بەپێی ئەو کوالیتیبی کە لە بۆ موادەکە دانرا لەوە ئێمە بتوانین ئەو کەلوپەلە هەڵبگرین پێداویستەکانی بازار پڕ بکەینەوە لە بازار کێشە و خەیران دروست نەبی لەوانەیە کە ناچاری بیکڕیتن هەم ئەگە تو بە پێشتر بە چواری بە ئەما بە پێنج یەکنەمە ئێستا بوویتە 10,000 باشە لەوانەیە خەڵک بیکرد لە بۆی ناچارە کە شتەکە ناچار بێتن خواردنی سەرەکی ڕۆژانەی بیتن ئەبێ بیخۆی. ئێرە نقطە مەترسیدارەکەیە کە کڕیار لێ ترسێ کۆنتترۆلی باخەڵە ئێرە کۆنتترۆلی باخەڵی مشتریە بەڵام ئەوانیش لە بەرامبەر پارە شتیان داوەخۆ ئەروە بە ئاسانی نییە ئەوەی جیاواز بوو مەسەلەن من بەو بڕێ کە لە ئەڵمانیا شتم کڕی کە نزیکی زیاتر لە 18,000 بوو لێرە شتی زیاترم پێکڕی ینی 18,000ەکە لێرە شتی زیاترم بۆکە بەڵام پرسیارەکە ئەوەیە ئایا داهاتی خەڵک چەندی فەرقە ئەو کاتێک کە دێتە ئێرە مەسەلەن چەند بارە لە باخەڵایەتی چکە ئەو گرانیە تەسیری لە هەموو تاک بە تاک کردووە بەڵام هێزی کڕینی پارەکە لێرە بەهۆی ئەوەی کە زیاتر شتی بۆ کردم کەواتە لێرە شتەکان نرخەکانیان هەرزانترە لە چاو وڵاتانی ئەوروپا. ئەو ئێوارەی لە شاری بۆن لە ئەڵمانیا دەگەڕاین گروپێک گەنج و بەتەمەنی ئەو وڵاتە سەرنجی ڕاکێشام کاتێک موزیکیان دەژەند و بەدەم سرود و گۆرانیەوە پارەیان بۆ منداڵە هەژارەکانی ئەفریقا کۆ کردەوە. لەوێ ئەوە بە هەزرم داهات ئەگەر قەیرانی ئابووری و شەڕی سەربازی و شەڕی نانی نێوان وڵاتان بەردەوام بێ و تەشەنەی زیاتر بکات لەوانەیە زۆر گەل و میلەت و مرۆڤی دیکە پێویستی بەوە بێت کۆمەکی بۆ کۆ بکرێتەوە و لەوانەیە ئەو کاتە ئەگەر پلانی درێژخایەن و تۆکمەی خۆیان نەبێت هیچ هاوار و
ئاواز و موزیکێک توانای کۆکردنەوەی کۆمەکی نەبێت بۆیان و فریایان نەکەوێت. بەرەنجامی ئەم گەڕان و بەدوادا چوونە گەشتمە و دەرەنجامەی هەموو مرۆڤایەتی چارە نووسیان هاو بەشە لەو کێشانەی لەم سەرزەمینەدا ڕوودەدەن یا دەخڵکێندێن. تەنها ئەوانەیان کەم زیانتر لێی دەردەچن کە هەم خۆیان و هەم حکوومەتەکانیان پلانی تۆکمەتریان بۆ بەرگەگرتنی قەیرانەکان داناوە و دەتوانن لە کاتی هەڕەشەبا و باران و زریانێکدا وەک کەشتێکەی نۆح خەڵکی خۆیانی پێ بپارێزن. زۆر جار جەنگی نان کاریگەرترە لە جەنگی سەربازی و تۆپ و بۆمب لە مێژوشدا ئەوە سەلمێنراوە. چەندین جەنگاوەر و ئازا بەهۆی گەماروی ئاو و خۆراک لە سەریان ناچار شار و وڵات و ناوچەکانیان چۆڵ کردووە و بەدەستەوە داوە.